بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەزعود بارزانی. بەرگی یەکەم 1931 بۆ 1958. یەکەم ڕاپەڕینی بارزان 1931 بۆ 1932. کتێبی دووەم 1943 بۆ 1945. بەشی حەوتەم. شۆڕشی 1945. هەڵایسانی شۆڕش. وەزارەتی پاچەچی لە 1945 دا ئەم بڕیاری دەرکرد. پاشتێگەشتنی ئەو هەواڵانەی باسی تێکچوونی تەناهی دەکەن لە ناوچەی بارزان و دەوروبەریدا و لەبەرەوەی ئەو کردەوە تاوانباریانەی مەلا مستەفا بارزانی و تاخمەکەی دژ بە هێوری گشتی کردویانە و چونکە پێویستە هێمنی و ئارامی بگەڕێتەوە و تاوان ڕوو نەداتەوە. بڕیاردرا ناوچەی بارزان بەگرتنی سوپایی دەستی بەسەردا بگیرێ و تاوانباران بگیرێن و بدرێن بە دادگە. دەسەڵات درا بە وەزیری بەرگری بۆ بەجێگەیاندنی ئەم بڕیارە چی پێویست بێ بیکە. یەکەم شکست سەعید قەزازی متەسەڕیفی هەولێر کردی. وریاکەرەوەیەکی دا بە بارزانی تا خۆی بدا بەدەستەوە. هەموو سەرۆکۆزەکانیش وریاکرانەوە خۆیان لە بارزانی دوورخەنەوە و ئەگەر وا نەکەن گرانترین سزا بدرێن. لە 1970 حکمی عورفی لە لیوای هەولێر هاتە جاردان. پاشان ئەو حکمە ناوچەی بارزان و ئەم قەزایانەشی گرتەوە. ڕەواندز، ئاکرێ، ئامێدی و دهۆک. دوای ئەوە فەرماندرا بە سوپا کە بجۆڵێ بۆ داگیرکردنی ناوچەکە. بۆ پەلاماربردنە سەر بارزان ئەم پارچانە خڕکرابوونەوە. هەڵوێستی سوپا لە سەرەتای پەلاماردا. یەکەم، دەستەی لیوایەکانی فەرقەی دوو لە مۆڵگەی مەشقدا ئەمانە بوون. دەستەی لیوای سێ لە ڕایەت و فەوجێک لە ڕەواندز. دەستەی لیوای چوار لە پێنجێنی ئەو پەڕی سنووری ڕۆژهەڵاتی لیوای سلێمانی و فەوجێکی تری لە سلێمانی. دەستەی لیوای پێنج لە زاویتە، نێزیک دهۆک و فەوجێکی تری لە ئاکرێ. بەڵام تیپی یەکەم پارچەکانی لە مۆڵگەی دائیمی خۆی لە موسەیەب و ناسرێ و بەسڕەدا بوون. سوپا هێزێکی بەردەوامی ئامێرەکیشی هەبوو لە مۆڵگەی جەلەولادا. لەوەوە دەردەکەوێ کە پارچەکانی سوپا بە تایبەتی تیپی دووەم لە حاڵێکی زۆر لە باردا نەبوون. ئەو دەمەی بزوتنەوە دەستی پێکرد و پێویست بوو لە ناوچەی شەڕدا بێت و پێویستی خواردن و کەلوپەلی 20 ڕۆژی بۆ هاتبێتە سازدان. دووەم، هێزەکانی سوپا بە تایبەتی فەرقەی دوو مەشقێکی باشی لە شەڕی چیاییدا هەبوو. دەستەگەری لێوای دوو زستانێکی تەواویان لە ناوچە چیاییەکاندا ڕابواردەبوو. لە سەرمایەکی ساردا مەشقیان کردهبوو جگەلەوەی کە هەموو ساڵێ ئەو مەشقەیان دەکرد. فەرماندەکاری دەستە و لیواکانی لە باشترین ئەفسەری سوپا بوو. سێیەم، لەگەڵ ئەوەشدا سوپا کەم و کوڕی لە سەرباز و کەلوپەل و فیشەک و ترومبێل و وڵاغدا هەبوو. دەبوایە پێشەوەی دەست بە بزوتن بکرێ ئەو کەم و کوڕیانە تەواو بکرێن. واتە هەتا سەرەتای ئەیلولی 1945 ناتواندرێ دەست بکرێ بە بزوتن. چوارەم، پێش دەستپێکردنی بزوتن چەند بڕیارێک دەرچوو گرینگەکانیان. ئەلف، پێکێنانی سەرکردایەتی بزوتن کە لیواڕووکن مستەفا ڕاغب سەرکردەی بێ. با، لەم بزوتنەدا دەستەی تیپی دوو لەگەڵ دوو جەحفەلی لیوا لە تیپی یەک و هێزی ئامێریدا. پێویستە ئەم دەستانە پێش دەستپێکردن واتە سەرەتای ئەیلولساز بکرێن. جیم، خەلیفان و بابشتیان هێزی تەواویان بۆ دابندرێ بۆ پاراستنی گەلی عەلیبەک لە چەتە و هێزی ئاکرێش پتێو بکرێ و سەری ئاکرێ بۆ ئەم مەبەستە بچیرێ. دال، دوو کۆگە دابندرێ بۆ خواردن. یەکێکیان لە بابشتیان و ئەوی تر لە ئاکرێ. خواردن و ئالیکی تەواوی دوو مانگ بۆ 6,000 سەرباز و 3,000 وڵاغ لە بابشتیان و ئەوی تر بۆ 3,000 سەرباز و 1,500 وڵاغ لە ئاکرێ. ها، لە هەردوو لیوای موسڵ و هەولێردا حکمی عورفی بێتە جاردان. واو، لە دەرەوەی ناوچەی بزوتندا شوێنساز بکرێ بۆ حەواندنەوە و بەڕێوەچوونی ئەوانەی سەر بە حکومەتن و خواردنی ئەوانیش دابین بکرێ کە ناوچەی شەڕ بەجێ دێڵن. زە، یارمەتی پارە لە بارزانیەکان بێتە بڕین و خواردنیش تەموین لە خۆیان و تاقمەکان بێتە بڕین و بۆیان نەچێ. ح، مەخفەرەکانی پۆلیس بەهێز بکرێن و چی پێویستە بۆیان دابندرێ کە بەشیان بکە هەتا ماوەیەکی دوور. تا، دوو فەوجی پۆلیس کە لە نێوان دهۆک و ئامێدیدان بخرێنە بەردەستی سەرکردایەتی بزوتن و فەوجێکی تریشیان لە پۆلیسی سوارە بۆ بێت. یا
داوا بکرێ باڵەفڕکەی مووسڵ لە ئینگلیز بسێندرێتەوە و باپەلە تا هێزی هەوایی عێراق سوودی لێوەربگرێ دژی ناوچەی بارزان. هەروەها 2 پۆل لە هێزی هەوایی خرایە سەر سەرکردایەتی هەوایی بۆ ئەو مەبەستە. نەخشەی بزوتن بەم شێوەیە بوو. یەکەم مەبەست تێکشکاندنی هێزی هۆزە یاخیبووەکان و دابینکردنی هێمنی لە گشت ناوچەکانی زێباردا. دووەم بۆ ئەم مەبەستە لە 2 لاوە بزوتن دەکرێت. یەکەم با پشتیان، مێرگە سۆر، خێرە زووک، چامە، لێڕەبیر، ڕێزان. دووەم ئاکرێ، دینارتە، بیرەکەپرە، بلە، بارزان. سێیەم پێویستە پێشڕۆژی ساڵدا ژێک هێزەکان بەم جۆرە بێنەدانان لە ناوچەی باپشتیان جاحفەلی لیوای 3، جاحفەلی لیوای 4، جاحفەلی لیوای 11. لە ناوچەی ئاکرێ جاحفەلی لیوای 5، جاحفەلی لیوای 1. هێزێکی پۆلیس پێویستە مەڵبەندی سەرکردایەتی بزوتن لە هەولێردا بێ. چوارەم هێزەکان و ئەرکەکانیان. ئەلف هێزی ڕەواندز کە پێک هاتووە لە جاحفەلی لیوای 3 و 4 لە ژێر فەرماندەی زەعیم ڕوکن ئیسماعیل سەفوەتدا. ئەرکیان یەکەم ئاماژداگیرکردنی مێرگە سۆر. با هێزی باپشتیان کە پێک دێ لە جەحفەلی لیوای 15 و 1 فەوجی لیوای 14 و فەوجێک پۆلیس لەگەڵ 2 بەتەریەی تۆپ بە فەرماندەی عەقید تاهیر محەممەد. ئەرکی ئەم هێزە پاراستنی گەلی عەلی بەگ و سپاکەی خەلیفانە. پێکێنانی هێزێکی سپێر بۆ پشگیری هێزی ڕەواندز. جیم هێزی ئاکرێ کە پێک دێ لە جەحفەلی لیوای 5 و جاحفەلی لیوای 1 و فەوجێکی پۆلیس و کاتیبەی تۆپی ئامێرەکی 1 بەتەریەی کەمە بە فەرماندەی زەعیم یاسین حەسەن. ئەرکی ئەمانە داگیرکردنی سەری ئاکرێ و دینارتەیە وەکو یەکەمین ئامانج. دال هێزی ئامێری بە فەرماندەی عەقید ڕوکن نووری خەیری ئەمەژ وەکو سپێر بەدەست سەرکردایەتی بزاوتەوە دەبێ. ها لیوای پۆلیس کە پێک هاتووە لە 2 فەوجی پۆلیسی 3 و 4 بە فەرماندەی بەڕێوەبەری پۆلیس موزاحیم ماهیر. ئەرکی ئەمیش پێشکەوتنە لە ئامێدیەوە بۆ سووری و لە کاتی چوونە پێشەوەدا پاکردنەوەی ناوچەکە لە چەتە. بێجگە لەمانە فەرماندەی هێڵی گەیاندن هاتە دانان بۆ دەستگرتن بەسەر هێڵی نێوان کەرکووک و هەولێر و مووسڵ و نێوان ناوچەکانی بزاوتە. هەڵوێستی شۆڕشگێڕان هەرچەندە هەڵگیرسانی شۆڕش لەو کاتەدا نەبوو کە شۆڕشگێڕان پێشتر دیاریان کردبوو. ئەم جارە شەڕ بەسەریان دەهات. بەڵام ئاشکرایە کە چار نەبوو دەبوایە پێشی پەلاماری دوژمن بێتە گرتن. بارزانی چوو بۆ هەواری هۆرێ بۆ بینینی شێخ ئەحمەدی بارزان و گوێگرتن لە فەرمانەکانی کە ئەمانە بوون. یەکەم بەرەی مێرگە سۆر ڕەواندز محەممەد سدیق بارزانی سەرکردایەتی دەکە. دووەم بەرەی باڵندە ئامێدی حاجی تەها ئامێدی دەیبا بەڕێوە. سێیەم بارزانی خۆی سەرکردایەتی بەرەی ئاکرێ بەدەستەوە دەگرێت جگە لە بەسەر ڕاگەیشتنی بەرەکانی تر و بەڕێوەبردننی کاروباری شۆڕش. ئەندامانی لیژنەی ئازادی یارمەتی دەدەن. چوارەم دەورەدانی سەربازگەی بلادرا بە ئەسعەد خۆشەوی سەرەڕای بەرپرسێتی لە بژێویدانی بەرەی ئاکرێدا. پێنجەم نامە ناردن بۆ هەموو ئەو سەرۆکۆزانەی سوێندیان خواردۆ و داوایان لێ بێتەکردن هەستنەوە بۆ پاراستنی کوردستان. شەشەم پەیوەندی بکرێ بە ڕێکخراوەکانی نیشتیمانی و ڕۆشنبیری لە شارەکان بۆ لایەنگری شۆڕش و تاوانبارکردنی شاڵاوی سەربازی بۆ سەر بارزان. لە سەرۆکۆزەکان کەمیان لەسەر پەیمانی خۆیان مابوونەوە. ئەویشتا ماوەیەکی کورت ئەوانی تر هەمویان چەکی ناپاکیان هەڵگرت و بەگەڵ حکوومەت کەوتن و بوون بەجاش. هەندێکیشیان پێش ئەوەی هیچ بکەن گیران و خرانە گرتیکەوە. ئەم جارە هێزەکانی سوپا دەبوایە لەگەڵ هێزێکی زۆرتر و لە بەرەیەکی فراوانتردا شەڕ بکەن. بەرەی ئەم جارە لە ناوچەی باڵک ڕۆژهەڵات تا ئامێدی ڕۆژاوا بوو. بۆ یەکەم جار کوردی دەرەوەی ناوچەی بارزان لەگەڵ بارزانیەکاندا شان بەشان شەڕیان دەکرد. هەروەها بارزانیەکان ئەفسەری شارەزای وایان لەگەڵدا بوو کە هونەری شەڕیان خوێندە بوو لەگەڵ ئەو ئەفسەرانەی کە ئینگلیز مەشقی پێکردبوون و چەکی نوێیان پێبوو. هێزی شۆڕش نزیکەی 5,000 کەس بوو کە 3,000یان بارزانی بوون و ئەوانی تر هی ناوچەکانی باڵک و برادۆست و زێبار بوون. شۆڕش پشگیریەکی بەربڵاوی لە قوتابیان و شۆڕژگێڕان و جەماوەرەوە بینی چونکە تێی گەیشتبوون و نرخیان دەزانی. هەڵوێستی هۆزەکان لەبەر ئەوەی شۆڕش پێش کاتی دیاریکراو سەری هەڵدا نەتواندرا بە پێی بەرنامە ببرێ بەڕێوە.
حکوومەت ئەو کەسانەی گرت کە گومانی لیان هەبوو. ژمارەیەکی تریش پێشگیری خۆیان بۆ حکوومەت جاردا بە پێچەوانی ئەو پەیمانەی بە شۆڕشیاندا بوو. هەندێکیشان بۆ ماوەیەکی کەم هاتنە ڕیزی شۆڕشەوە و پاشان گەڕانەوە و پێشگیریان بۆ حکوومەت جاردا. لەوانە یەکەم برادۆستیەکان و کوڕانی سەید تەها هێزی خۆیان نار بۆ سەری بەردی. دووەم زێباریەکان هێزی خۆیان نار بۆ بەری ئاکرێ. سێیەم هەندێک لە سەرۆکۆزانی باڵک یارمەتی بەری ڕەواندزیاندا. چوارەم هەموو خزمەکانی حاجی تەها پەیوەندیان بە شۆڕشەوە کرد و خێزانەکانیان لە ئامێدیەوە ناردە ناوچەی بارزان. پێنجەم ڕێکانی و سوورچی لە یەکەم ڕۆژەوە پاڵیاندا بە حکومەتەوە. هەندێک لە سەرۆک هۆزەکان لە پێشدا دوورە پەرێز وەستان، پاشان ئەوانیش چوونە لای حکومەت. دەست پێکردنی شەڕ. هێزی هەوایی عێراق بە یارمەتی و پاڵپشتی هەتا دوایی هێزی هەوایی ئینگلیز RAF ناوچەکەی بردومان کرد. پاش بڵاوبوونەوەی بەیانی وەزارەت لە هەشتی هەشدا، بەڵام لە بەرەکانی تری شەڕدا هەڵوێز بەم جۆرە بوو. بەرەی ڕەواندز هێزی شۆڕژگێڕان لەم بەرێدا نزیکی 1000 چەکدار بوون لە هێڵی بەرگریدا لە چیای قەلەندەرەوە تا چیای برادۆست و جادەی گشتی نێزیک هاودیان. گوندی شێتنە کرابوو بە بارەکەی سەرکردایەتی و بەرەو ڕووی لیواکانی 3 و 4 و 15 و هێزی پۆلیس. یەکەم شەڕ لەم بەرێدا ڕۆژی 25 هەشتی 1945 ڕوویدا. کاتێ جەحفەلی لیوای سی بە سەرکردایەتی عەقید ڕوکن حەسیب ڕوبێعی و هاوکاری فەوجێک پۆلیس بۆ بەرزاییەکانی بادلیان پێشکەوت بۆ دەورەگرتن و دەست بە سەرداگرتنی داوێنی چای قەلەندەر. شۆڕژگەڕان پێشی ئەم پەلامارەیان گرت و شەڕێکی گران هەتا ئێوارە درێژەی کێشە و دوژمن ناچار کرا بکشێتەوە بۆ گەلی عەلیبەک. پاشەوەی بە سەتان کە لاکی لە مەیدانی شەڕدا بەجێهێشت کە یەکێکیان لاشەی موقەدەم هۆرمز قەیسەری فەرماندەی فەوجی دوو بوو. هێزی هەوایی و تۆپ نەیهێشت دیلێکی زۆر بژیرێ. محەممەد سەدیق باگول لە تۆپ بە گرانی بریندار بوو. مەلا سلێمان شێخانی و محەممەد عیسا سێلکی و عەبدوڵڵا ساڵح مێرگە سۆریش بریندار بوو. مەلا عەبدولهادی لێڕی شەهید بوو. هەموو ئەو شوێنانی سوپا لە سەرەتای پەلاماریدا داگیری کردبوون، ئازاد کران و شۆڕژگێڕان ژمارەیەکی زۆر تفەنگ و کەلوپەلی سوپاییان دەستکەوت. کاتێ خەبەری برینداربوونی محەممەد سەدیق گەیشت، محەممەد خالید و سادق خۆیان گەیاندە بەرەی شەڕ. سوپاتا ڕۆژی 5 پەلاماری وەستان. شەڕ برێتی بوو لە بەردومانی تۆپ و هێزی هەوایی بۆ سەر بەرەو گوندەکان. شەڕی بەناوبانگی مەیدان مۆریک. شەڕی مەیدان مۆریک یەکێکە لە شەڕە بەناوبانگەکان لە مێژووی گەلی کورد کە پڕیەتی لە فیداکاری. لەم شەڕەدا پێشمەرگا گرنگترین نمونەی قارەمانی و فیداکاریان پیشاندا. لەم ڕۆژەدا سوپای عێراق بە جۆرێک تێکشکا کە لەمەوە پێش بەخۆیەوەی نەدی بوو. مەیدان مۆریک بوو بە گۆڕستانی دەستدرێژیکەران. ئەم شوێنە دەکەوێتە نێوان هاودیان و مەزنەوە. هێزی بەرەی ڕەواندز لەم پەلامارەدا بە سەرکردایەتی زەعیم ڕوکن ئیسماعیل سەفوەد بوو. لە سێلاوە هێرشیان هێنا بۆ داگیرکردنی برادۆست و قەلەندەر. هێزی گەورەش لەگەڵ تۆپ و ئالیات بەڕێی هاودیان و مەزنەدا هات. شۆڕژگێڕان لەم لاولەولای دۆڵەکەدا پێشی پەلاماریان گرت و نەیەنێش سوپا بێتە پێشەوە. بەڵام لە ناو دۆڵەکەدا بە شێوەیەکی ڕێک و پێکشانەوە تا ڕایکێشنە شوێنی پێویست بۆ پەلاماردانی کە ئەو شوێنە پێویستە مەیدان مۆریک بوو. دوژمن وا تێگەیشت کەوا سەرکەوتنی گەورەی بەدەستێنەوە و بربەرەکانی شۆڕژگێڕانی لەو دۆڵەدا لەناو بردووە و ڕێگەی بۆ ئالیات یەکاڵا کردووە. باڵەفرەش بە ئاسمانی شەڕدا دەسوڕایەوە و پشگیری لە هێزی زەوی دەکرد. ئالیات و تۆپگەیشتە مەیدانی مۆریک و سوپا لەوێ دابەزی. دەویست بنکەی هێزەکانی لێدابنێ. پێش داریکدا هاتن بە سەعاتێک شۆڕژگێڕان پەلاماری گشتیان لە بەرزاییەکانەوە و لە دۆڵەوە و لە هێڵەکانی پشتەوە بە یەکجار بردە سەر هێزی ڕەواندز. شەڕەکە ئەوەندە توند و تیژ بوو هەردوو لە زۆر جار چەکی دەستی خەنجەریان بەکارهێنا. ئەم شەڕە بەکارەساتێک بۆ دوژمن تەواو بوو، ئاڵۆزی کەوتە ڕیزەکانیەوە و شوێنەکانی یەک لە دوای یەک دەڕوخان و شەپرزەی کەوتە ڕیزی هێزە بەزیوەکانیەوە و هەر پارچەیان بێگوێدانە فەرمان بەلایەکدا بڵاو بوون. ئالیاتەکانی تێکشکان بە سەتان تفەنگ و 6 تیر کەوتە دەستی شۆڕژگێڕان و 80 کەسیان بەدیل گرت و کوژراوی دوژمن گەیشتە 480 کەس کە لاشیان لە مەیداندا کەوتبوو. زیانی شۆڕژگێڕان 5 شەهید بوون. یەکەم حەسەن بەگمیر محەممەد بێرسیافی. دووەم یوسف کەرکەمۆیی. سێیەم مەلا سوار عومەر سواری. چوارەم عەلی جوجک خەردنی. پێنجەم مستەفا عومەر باڤەیی. ژمارەیەکیش بریندار بوون کە تەنیا ناوی ڕەسوول محەممەد ڕەشەگۆمیم لە بیر ماوە.
ئەم شەڕە تێسرەواندنێکی جەرەک بڕ بوو کە وەرەی دوژمنی بەجارێکە نایە خوارێ و نیشانی ڕاکردن و خۆ نەخۆشخستن لە ناویاندا بڵاو بووبەوە. بە جۆرێک سەرکردایەتی سوپا لە وچاندان بوەستێ و تەنیا برینداری گران بگوازێتەوە لە هەموو لایەک نوختەی پشکنین هاتە دانان کە ڕاکردوەکان بگیرێن. حکوومەت لە ئەنجامی بەزینی هێزەکانی خۆیدا لە شەڕی پێنجینۆ تووشی هیوا بڕان بوو. سەر ڕێیبردومانی توندی هەوایی و تۆپ سەرکەوتن هەر بە دەستی شۆڕژگێڕانەوە مایەوە. حکوومەت کە زانی هێزەکانی دوورن لە سەرکەوتن کەوتە فێڵ و فریودان پەیوەندی بە شێخ ڕەشیدی لۆلانەوە کرد و بەهۆی ئەوەوە توانی مەحموود بەگی خەلیفە سەمەد و کوڕانی سەید تەها بخەڵەتێنێ تا ناپاکی بە شۆڕش بکەن و بچنە پاڵ حکومەتەوە. لە نیسانی 1964دا ڕێم کەوتە سلێمانی لەو سەردەمەدا شەڕوەستا بوو. بەناو بازاردا دەڕۆیشتم. فەرماندەی فەوجەکەی ئەوێ لە دوکانێک بانگی کردم و ویستی نانی نیۆڕۆپێکەوە بخۆی. فەرماندەکە عەقید سەعب ئەلحەردان بوو. لە نێوان قسەکردندا باسی شەڕی مەیدان مۆریک هاتە پێش کە ئەو ساکە ئەو پلەی مولازم بووە و بەشداری ئەو شەڕی کردووە. زۆر باسی ئازایەتی بارزانیەکانی کرد و گێڕایەوە کە هێزەکەی بەر پەلامارێکی تند کەوت و زیانی زۆری پێگەیشت و ئەو خۆشی پێی بریندار بوو. دانی بەوەدانا کە هێزەکانی سوپایی لەو مەیدانەدا تووشی چی کارەساتێک هاتن. پاشان هاتە سەر گێڕانەوەی ڕووداوێکی تر کە لە تەمووزی 1963دا هاتە بۆ پێش. خۆی کاتێ فەرماندەی گەلە جاشێکی دەکرد بۆ گرتنی شوش و شارمنی سەر بە ناوچەی ئاکرێ کە چۆن لە دژە هێرشدا تا سەربازگەی ئاکرێ ڕاونراون. هەروە بە گەمەوە گوتی بارزانیەکان لە شەڕی ساڵی 1945دا لە ئێستا ئازاتر بوون. پێم گوت بارزانیەکان هەر ئەوانی ئەوسان، بەڵام چەکیان هەر چەکە کۆنەکانی ئەوسایە کەچی ئێوە تازەترین چەکتان هەیە لە فڕۆکە و تۆپ و دەبابە. بەڕێکەوت حەسەوە یوسف یەکێ لە قارەمانەکانی شەڕی مەیدان مۆریک و ئەمەراغای قارەمانی شەڕی شوش و شەرمن لەگەڵمدا دانیشت بوون. بە یەکترم ناساندن لە جێخۆی هەستا و ماچی کردن و پیاوانە گوتی من پیاوی ئازا دۆژمنیشم بێ دەیخەمە سەرسرم. سپاسمان کرد و بەڕێی خۆماندا ڕۆیشتی. بەرەی باڵندە ئامێدی هێزی شۆڕژگێڕان لەم بەرێدا نزیکەی 500 چەکدار بوو. حاجی تەها ئامێدی دەیبردن بەڕێوە کە خۆی بە خاوەنی هەڵوێستی نیشتیمانی ناسراوە. بەڵام هێزەکانی میری برێتی بوو لە لیوایەکی پۆلیس لەگەڵ جاشەکانی ڕێکانیدا بە فەرماندەیی بەڕێوبەری پۆلیس موزاحم ماهیر کەنعانی. لەم بەرێدا شەڕی گران وەکو بەرەکانی تر ڕووی نەدا. دوژمن چەند جارێک ویستی لە ڕووباری زا بپەڕێتەوە و بەرەو بارزان بڕوە. بەڵام خۆڕاگری شۆڕژگێڕان ئەم تەقەلایی پۆچەڵ کردەوە. شۆڕژگێڕان دوو شەهید و چەند بریندارێکیان هەبوو. بەرەی ئاکرێ بارزانی خۆی سەرپەرشتی ئەم بەرەیی دەکرد جگە لە بەسەر ڕاگەشتنی بەرەکانی تر بارەکەی سەرکردایەتی شۆڕشی هێنایە گوندی گەربیش لە دۆڵی نەهلە. ئەفسەرە ئازادی خوازەکانیشی لە لێژنەی ئازادی لەگەڵدا بوو کە بۆ ڕاپەڕاندنی کاری شۆڕژگێڕی یارمەتی بدەن. لەم بەرەیەدا 1200 پێشبەرگە پێشی هێزی حکوومەتیان گرتبوو کە پێک کاتبوون لە جەحفەلی 2 لیواییەک و 5 و هێزێکی پۆلیس کە هەمووی لە ژێر فەرماندەیی زەعیم یاسین حەسەندا بوون. یەکەم شەڕ ڕۆژی 4 نۆ ڕوویدا کاتێ دوژمن ویستی دۆڵی نەهلە بگرێ. لە سەری ئاکرێەوە بە لیواییەک و لە دینارتەوە بە لیوای 5. شەڕی خوێناوی لە بەرەبەیانەوە هەتا تاریک داهات بەردەوام بوو. لیوای 5 بەشی هەرە زۆری زیانەکانی بەرکەوت کاتێک شۆڕژگێڕان دەورەیاندا. خۆی خستە ئاڵقەیەکی قایم لە نێزی گوندی گۆزکە و شیڤە هرچ. هێزی هەوایی ویستی بە بەردومانی بێپسانەوە بە درێژایی ڕۆژ باریان لەسەر سوک بکە. بەڵام تەقەلاکانی هەموو پوچەڵ بوون. شەڕی ئەو ڕۆژە بە بەزینی تەواوی هێزەکانی دوژمن و باڵقەدرانی لیوای 5 بە دوایی هات کە تاریک داهات ئەوەی مابوو توانی بکشێتەوە بۆ دینارتە. ئەمجا شۆڕژگێڕان کەوتنە دەورەدانی دینارتە خۆی. وەکو لە ژمارێکی زۆری بەشدارانی ئەم شۆڕشەم بیست زیانی دوژمن لە 500 کەس تێپەڕی کرد کە 2 بەش لە 3 بەشی هی لیوای 5 بوو، فرقەی 2 کە باڵبەندەکەی لە کەرکووکە. شۆڕژگێڕان سەرکەوتنێکی وایان بەدەستێنا کە هاوتای سەرکەوتنی مەیدان مۆریک بوو. دەستیان بەسەر تۆپێک داگرت بە کەڵکی بەکارهێنان دەهات جگە لە سەتان تفەنگ و شاستیر و
کەلوپەلی سوپایی. زیانی شۆڕژگێڕان. شەهیدبوونی محەممەد گۆج مێرگەسووری و مستەفا حەسەن باڤەیی کە لە باشترین پیاوان بوون. تێکشکانی شوێنی تۆپ و دەست بە سەرداگرتنی بە ئازایەتی ئەوان بوو کە گیانی خۆیان لەسەردانا. ژماری بریندارەکان تەنیا 5 کەس بوون. ئەنجامی ئەم شەڕە فەرماندەکانی سوپای گێش کرد و دڵنیا بوون لەوەی پێویستیان بەهێزی تازە و ناخشەی تازە هەیە. فەرماندەی بزاود ناچار بوو لیوای 15 لە ڕەواندزەوە بنێرێ بۆ ئاکرێ. لە 8 9 باری لیوای 5 کەوتە مەترسیەوە و لەوە نەبوو هاکە داوای خۆ بەدەستەوەدان بکە، چونکە بەردەوام تەقەی لەسەر بوو. خواردنیشی هاتە بۆ بڕان. باڵەفرە دایانویست با چەتر خواردنیان بۆ بەردەنەوە، بەڵام سەری نەگرت، چونکە کەمێکی دەگەیشتە وان و زۆری دەکەوتە دەستی شۆڕژگێڕان. فەرماندەی لیوا داوای لە بارزانی کرد گیانی تاکەکانی بپارێزێ ئەگەر خۆیان بدەن بەدەستەوە. بەڵام ناپاکی سوورچیەکان نەیهێشت، چونکە بەشی چەند ڕۆژێکی تریشیان خواردن بۆ ناردن کە جارێ هەتا چەند ڕۆژی تر خۆیان بگرن. لەلایەکی تریشەوە فەرماندەی بزاوت بیری لەوە کردەوە کارێکی بەپەلە بکە بۆ ڕزگارکردنی لیوا و کردنەوەی ئاڵقە. جەنەراڵی بەریتانی ڕێنتن هات سەرپەرشتی پەلامارەکەیان بکە. پاش ئەوەی شۆڕژگێڕان لە شەڕی 4 9دا تۆپێکی ساخیان گرت، بارزانی فەرمانیدا بە عیزەت عەبدولعەزیز تۆپەکە ببا و لە مۆڵگەی بلا بدا و ئەم کۆسپە لەو ناوە هەڵگرێ. هەروەش بوو عیزەت ئەم فەرمانەی بەجێهێنا، خۆی سەرپەرشتی تۆپبارانی کرد. مۆڵگەکە بە سەرباز و پۆلیسەوە پاش تۆپباران خۆیان بەدەستەوەدا. پەلامارێکی نوێ بەسەرکردایەتی ڕێنتن. ئەم جارە جەنەراڵ ڕێنتن نەخشەیەکی پەلاماری دانا بەم شێوەیە. یەکەم، لیوای 15 لە ئاکرێەوە بەرەو دۆڵی زانتا دینارتا بکشێ. دووەم، لیوای 5 لە دینارتەوە بەرەو دۆڵی زانتا بڕوات تا دەگاتە لیوای 15. سێیەم، لیوای 1 لەسەری ئاکرێەوە بەرەو دۆڵی نا لە پێش بکەوێ تا دەگاتە ئەوەی لە تەنیشتەوە تەنگ بە شۆڕژگێڕان هەڵچنێ. لەوانەیە هەندێک لە خوێنەران باوەڕ نەکەن کاتێ باسی ئەو شەڕیان بۆ بکەم کە لە 12 9دا ڕوویدا وەکو بەشدارانی ژێڕاویانەتەوە. ئەوە مەیدانکاریەکی فیداکاری و قارەمانیەتی بوو بە شێوەیەک نە جەنەراڵ ڕێنتن و نە جەحفەلی لیواکان و نەهێزی ئاسمانی بە هەموو هێزیانەوە نەیەتوانی سەرکەوتن بەدەستبێنن. بگرێت تێکشکان و بەزینی ئەم جارەیان لە گەشت بەزینەکانی پێشووتریان تاڵتر و تۆنتر بوو. جەنەراڵ ڕێنتن بە حاڵە حاڵ توانی سەری خۆی ڕزگار بکە. هەموو شتێ ئاڵۆزا و تێکەڵ بوو. سەربازڕایان دەکرد و گوێیان نەدەدایە فەرمانی ئەفسەرەکانیان لەبەرەوەی ئەوانیش وەکو ئەمان هەڵدەهاتن. شۆڕژگێڕان پەلاماری هەرسێک جەحفەلیان ورد و هەڕا کرد. مەیدانی شەڕپڕ بوو لە کەلاکی کوژراوی دوژمن و 50 کەسیان لێ بەدیل ژیران. دۆڕانێکی ئەوەندە گەورە بوو لە شەڕەکانی تردا وێنەی نەبوو. بەسەتان چەک و کەلوپەلی سوپایی لەوێ فرێدرا بوون. تەنانەت خەڵکی گوندە نێزیکەکان بانکران کۆیان بکەنەوە و بیان بنەوە بۆ هێڵی پشتەوە. زیانی شۆڕژگێڕان کەم بوو، بەڵام هێزگار گەورە بوو. فەرماندەی ئازا عەزیز ئاغا زراری شەهید کرا و هەردوو شۆڕژگێڕ ئەحمەد گۆران و یاسین عیساش هەروە. محەممەد ئەمیر میرخان و شەریف لەشکری و محەممەد ئیسیۆمەری بریندار بوون. شەهیدکرانی عەزیز ئاغا و هاوڕێکانی بۆ بارزانی زۆر ناخۆش بوو، چونکە ئەوان لەو جۆرانە بوون کە وێنیان زۆر کەم بوو. مەلاشنی بێدارونی جێی گرتەوە. هەرچەند لاوێک بوو لە سەرەتای ژیانیدا، بەڵام لە مەیدانی شەڕدا لێ هاتووی خۆی پیشاندا بوو. هێزەکانی حکوومەت بەجارێک وریان بەردا و نەیانتوانی هیچ پێشکەوتنێک بەدەست بێنن. بەڵام وەکو نەریتی خۆیەتی کەوتە بەردومانکردنی ماڵ و خێزان و بەرەکان پێکەوە. هێزی هەوایی ئینگلیزیش لەم بەردومانە بەشی خۆی هەبوو. دیاردەی خۆدەزینەوە و ڕاکردن لە ڕیزەکانی حکوومەتدا پەرەی سەند. تەنانەت هەندێک لە سەربازەکان خۆیان بریندار دەکرد تا بیان بەنە نەخۆشخانە و لە مەیدانی شەڕ دوور بکەونەوە. ناپاکی سەرۆک هۆزەکان. شۆڕش لە هەر جێگەیەک بێ پێویستی بەو کەسانە هەیە کە لە واتەی شۆڕش تێدەگەن. شۆڕش دەستەوارەیەکی بازرگانی نییە و بەڵێنی کار نییە. بەگرە کردەیەکی گرانە هەموو کەسێک پێی ناکرێت. دەبێ شۆڕژگێڕ بکاتە مڵکی میلەتی خۆی و خاوەنی توانین و هەناسەی درێژ. کە ئەم ڕەوشتانەش لە سەرۆک هۆزەکاندا نییە. ئەوان خاوەنی ئاوازیەکی کەمن و تەنیا لە بەرژەوەندی بچووکی خۆیان تێدەگەن. پیاوەکانی ئیمپریالیزمی ئینگلیز کە خاوەن مەشق بوون ئەو ڕاستیان باش دەزانی کە هەرچەندە شۆڕژگێڕان سەرکەوتنی گەورەیان بەدەستێ نابێ بەسەر حکوومەتدا، بەڵام ئەم سەرکەوتنانە
بە خووناوکەی ناوچەوان و خوێن هاتۆتە دی و زۆری فیداکاری ویستووە. سەرۆک هۆزەکان بەرامبەر حکوومەت خۆیان بەکەم دەزانی و گوێ لە مستی پۆلیسێک بوون کەچی لەگەڵ یەکتردا ئاوا بەفیز بوون. حکوومەت زۆری تەقەلادا سەرۆک هۆزەکان ڕاکێشێتە لای خۆی و دژی شۆڕشتەکیان پێهەڵگرێ. دەمێ بە هەڕەشە و دەمێ بە تەماوە بەرنان. لەم تەقەلایانەدا ئەفسەرە ئینگلیزەکانیش بەشدار بوون. سوورچیەکان یەکەم کەس بوون کە بەدەنگی حکوومەتەوە هاتن و چەکی ناپاکیان هەڵگرت و بوون بەجاش لەبەر دەستی فەرماندەی هێزی ئاکرێدا. ئەم نەخۆشیەی ناپاکی تەنیەوە و گەیشتە هۆزەکانی تریش.